ئەمڕۆ لە شاری بەغداد لە کۆڕبەندێکی گەورە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بەڕێوە دەچێت کە لەو کۆڕبەندەدا بەرپرسە حکوومیەکان و پەیوەندیدارەکان و هەروەها بەرهێنەرە گەورەکان لەو کۆڕبەندەدا ئامادە دەبن. اینجا سەرکۆ هەر لەو کۆڕبەندەیە چەندین چالاکی بەڕێوە ئەچێت کە تایبەتە بە پیشەسازی خانوبەرە و هەروەها ئەو ئاستەنگانەی کە ڕوبەڕووی هاوڵاتیان دەبنەوە. لەمان کاتیشا دەستگای میدیای کورسات وەکو سپۆنسەری میدیایی لەو کۆڕبەندە ئامادە و بە شێوازێکی باش ئەم کۆڕبەندە بۆ خۆی سوود و تایبەتمەندی خۆی هەبێ و لەوەی کە لە کۆکردنەوەی سەرمایه‌داران و ئەو کەسانەی کە لە بواری خانوبەرە و هەروەها بەرهەمهێنەرەکانە ئەتوانن بە شێوەیەکی باش کارەکانیان بخەنە بواری جێبەجێکردنەوە و ئەو کێشە و گرفتانەشی لەو کۆڕبەندەیە هەیە بتوانن زیاتر جەختی لێ بکەنەوە تاوەکو بە شێوەیەکی باش توانن چارەسەر بۆ کێشەکان دۆزنەوە. لەم نێوەندەشە ئێمە پێمان خۆش بوو کە بتوانین زیاتر زانیاری وەربگرین لەسەر ئەم کۆڕبەندە و بزانین ئەم کۆڕبەندە تا چەند ئەبێتە دەرفەتێکی باش بۆ بەرهەمهێنەر و بۆ هەموو ئەو هاوڵاتیانەی کە لە عێراقان بۆی کە بە باشی بتوانن کار و پرۆژەکانیان بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئێستاش زۆر بەڕێز دکتۆر بڕیار ڕەشیدمان لێ وەکو ئەندامی فراکسیۆنی یەکێتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمەویانە. دکتۆرجان زۆر بەخێر سڵاو لێبێ. سەرەتا بە لە کۆڕبەندەکەەوە دەست پێ بکەین. ئەم کۆڕبەندە کە ئەنجام ئەدرێ سوودی چییە یاخو بنیادانی کۆڕبەندێکی وە چی لێکەوتیەشیە بێت؟ بەڵێ طبعا گرنگی ئەم کۆڕبەندەیان ئەو کۆڕبەندانی کە لەم جۆران گرنگیەکە یەکەمیان تۆ لە نزیک بوونەوەیە بە تایبەتی ئێمە سەری ماوەی ڕابردووی هەرێمی کوردستان بکەین سەری سیاسەتی دوای 2013 بکەین بە تایبەت بینیمان کە سیاسەتێکە تا ڕادەیەکی زۆر دوورکەوتنەوەی لە حکوومەتی ناوەند دوورکەوتنەوەی لە وەسەط و جنوبی عێراق و ڕووکردنە وڵاتانی کەیان تورکیان هەر وڵاتێکی کەیە ئەمە لە ماوەی ڕابردووە زیانێکی گەورەی بە هەرێمی کوردستان گەیان ئەگەر سێریکەین لە ماوەی ڕابردووە دوای ئەوەی کە لە سیاسەتی نەوتە تا ڕادەیەک شکست هێنرا لەلایەن حکوومەتی هەرێمەوە لە مەوزوعی موچەیە هاوڵاتیان بوونە قوربانی کە موچیان بڕا و پاشەکەوت و لێبڕین و بە هەنوع جۆرەوە لە ڕووی اقتصادی و اقتصادی هەرێم بەلەو لاوەزیەکی ئەجگار گەورە با بڵین هەنگاوی ناوە ڕۆشت ئەمانە هەمووی زەرێک بوون لە سایە و سیاسەتەوە کە ئەنجامدرا سیاسەتی یەکێتی نیشتیمانی و بە پێچەوانەوە ڕووکردنە حکوومەتی ناوەند و پتەوکردنی و بە دروستکردنی تەنسیق و پەیوەندیکی بەهێزە لەگەڵ بەغدا و لەگەڵ با بڵێن جنوب و وەسەتی عێراقە لەو ڕوانگەیەوە گەر سێری ئەم کۆڕبەندە بکەین یەین ئاڵوگۆڕی بیرروبۆچوون ئاڵوگۆڕی فکراکەین ئێمە لە ماوەی ڕابردووە زۆر قسە لەسەرەوە کراوە کە کۆمەڵێک یاسا هەیە لە حکوومەتی هەرێمە یاسای زۆر باشە لە بەرامبەر کۆمەڵی یاسای ترێ لە حکوومەتی عێراق یاسای زۆر باشن بەڵام هەندێکی لێرە جێبەجێ کراوەکو جێبەجێکردنیە کۆمەڵێک بڕیاریش نەچینە چوارچێوەی یاسا و کۆمەڵێک بڕیاریشەیە کە لێرە جێبەجێ کریان لە حکوومەتی عێراقی جێبەجێ کرێ ئەتوانرێت سوود لە یەکتری ببیندێت یەکێک لەوانی کە گرنگە ئێمە لە ماوەی ڕابردووە کە لەگەڵ وەزیری سەحەیە دانیشتین ئەوەیە کە ئەو با بڵێن ئەو غەرامانەی یاخود ئەو کە لە مەوزوعی مەشروب و لە مەوزوعی جگەرەیە غەرامەیە کە خرێتە سەری ئمە بەکارهێنرێ بۆ نەخۆشی سەرەتانی باشە خرێتە سندوقی شێرپەنجەوە طبعا ئەمە قسە لەسەر شێوازی سەرفکردنی ئەو غەدری کە لە ماوەی ڕابردووە بەرامبەر بە سلێمانی بەرامبەر بە نەخۆشی شێرپەنجەیەکانە بۆ منە بەڵام کۆی فکرەکە واگەر لە ئەرزی واقعاوەکو خۆی جێبەجێکرێ فکرێکی زۆر جوانە و وەزارەتی سەحا ئەمی بە پێشنیارێکی زۆر جوان زانیەوە تەنانەت لە کۆبنەوەی لەگەڵ ئەنجومەنی نوێنەرانە ئەمە لەگەڵ ئێمەی باس کردووە باشە و لە هەمان کاتە کۆمەڵێک بابەتی کە هەیە لە عێراقا کە ئەتوانرێت سوودی لێ بینێ بۆ نمونە ئەگەر سێری ببینە بڕۆینە با بڵێن بوعدێکی ناو کۆمەلگا خانوبەرە لە عێراقا بە شێوەیەکی گشتی کڕین و فرۆشتنەکانیان بە دینارە بە دۆلار نیە ئەمانە مەجای گیان فکرەی گیان یاخۆ با بڵێن مەسائلێکە بۆ نمونە مۆزوعی سەحی مۆزوعی خانوبەرە مۆزوعی سەناعی ئەمانە هەمووی ئەگەر کۆ بکرێتەوە ئەگەر لە کۆڕبەندی کیاوە لێک نزیک منۆک بکرێت بە تایبەتی ئەم کۆڕبەندەکە لەسەر استثماری عقاری و سەناعیە باشە واکات استفادە لە تواناکانی هەرێمی کوردستان یان لە ئەزمموی هەرێمی کوردستان بە هەمان شێوە استفادە و سوودوەرگرتن لە توانە و ئەزمونەکانی عێراق ببیندرێت من لەم ئەم با بڵین لە دوێنەیە چەند میوانێکمان هەبووە کە لە بەغداوە هاتوون لێرە چەند کۆبنوویەکمان ئەنجامداوە ینی حەزەکەم ئەگەر لە بەرنامەکەش ئێستا گەر مقابلەیەکی چەند
وەبەرهێنێکی عراقی کرا حەزێکمە و پرسیاریان لێ بکەن کە وەبەرهێنان یاخود بە تایبەتی لە مەجای خانوبەرە بپرسن لە باقی محافظەکانی عراق ئاسانترە یاخود لە سلێمانی ئاسانترە بەراوردێکی ئەو ئاسانکاری و تەسیلاتی کە سلێمانی کە لەوانێ لە محافظەکانی کیان نەکرێت باشە بەڵام لە هەمان کاتە ئەو دەعمە بانقی و دەعمە جۆرا و جۆرانی کە لە عراقەیە لەوانێ لە حکوومەتی هەرێمەوە نەبێت کەواتە لە ڕووی تەسیلات واتوانرێت سوود لەو ئاسانکاری و ڕێنمای و ڕێکار و با بڵێن جۆرا و جۆرانی کە دەرەکرێت ببیندرێت لێرە و لە هەمان کاتە سوود لەو دەعمە حکمی ئەوێش ببیندرێت بۆ ئێرە بۆچی چونکە مدەی زەمەنی گەشەی اقتصادی لە هەموو وڵاتێکە با بڵێن تا ڕادەیە کەڵێن سابت نییە بەردەوام بڵێن وڵاتێک هەیە کە بەردەوام اقتصادەکەی بۆ چەندین ساڵی مستەمر ئەمە لە گەشایە بەڵکو ناو بە ناوە پچڕ پچڕە لەم پچڕ پچڕانە لەم بەرزبوونەوە یاخود لەم گەشە اقتصادیانە فرسەتە بۆ بنیادنانەوەی بە تایبەتی کە ئێمە باسی عقاراتەکەین کە ئەمە گرنگترین با بڵێن بنسبەت هاوڵاتیانەوەی کێکە لە پێداویستیە هەرە گرنگەکان باشە کەواتەمە هەمەهانگیەکی فکری و بیرۆکە لە هەرێمی کوردستان و هەمانگیەکی لایەنی مادی ئەگەر ئەمانە بەیەکۆ تێکەڵ بکرێ ئەتوانێت پرۆژەی باشتری پێدروست بێگومان تاکو ئێستامی کە کراوە زۆر جار لە ماوەی ڕابردووە ئەگەر دقەتانە بێ لە نێوان حکومەتا کراوە یانەوانی کە دەسەڵاتدارن لە ناو موسسەکانی حکومەتا چ شارەوانی بێت چ وەزیرەکان بێت لەگەڵ مستەسمیرە کوردەکانە باشە یان بە پێچوانە و لە عراقا کراوە ئێمە من چەندین بابلن کۆربان کە بەشداریم کردووە لەسەر ئاستی محافظەکانی عراق یاخود لەسەر ئاستی عراق بۆ پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نەبووە بەڵام ئەمە ئەتوانم بڵم شتێکی نێوێت شتێکی زۆر نوێیە تێکەڵاوکردن هەم ئەوانی کە لە کوردستانەوە ڕۆن بەشێکی کاربەدەستانی دەوڵەتن بەشێکیان مستەسمرن لە هەمان کات شەوانی کە لە عراقەوە دێن بە هەمان شێوە بەشێکیان کاربەدەستانی دەوڵەتن بەشێکیان مستەسمرن واتە لێک تێگەشتێکی تاواتی ئەبێت لەسەر ئاستی ئەوەی کە گفتوگۆیەکی ڕوونەکرێت لە نێوان حکومەت و حکومەتیان لە ناو حکومەتی عراقی و مستەسمیری کوردیا و بە پێچوانەشەوە لە نێوان کاربەدەستانی حکومەتی هەرێمە و مستەسمیرەکانی عراقە لەبەرەوەمە دەرفەتێکە بۆ ئەوەی ئەو مستەسمیرانەی عراقیش ڕوو لە هەرێمی کوردستان بکەن و بە هەمان شێوە ئێستا ئێمە وەکو چۆن بڵین ئەوانی کە لە کوردستان ڕویان لە باقی محافظەکانی عراق کردووە و نمونەیەکی زۆر جوانیان پێشکەش کردووە یەکێک لەو نقطانەی کە جێی شانازیە بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەگەر دیقەتی ناو بەغابین بۆ مستەسمیرەکانی کە لە محافظەی سلێمانیەوە ڕۆشتون یعنی ئەمە بە قسەی من نا بەڵکو بە قسەی خۆیان ئەڵێ تاکو ئێستا تاکو پێشەوەی بەشێکی زۆری کوردەکان بەشدار بن یا مشارەکەیان هەبێ لە عقاراتە و لە پرۆژەی سەکەنیە بەشێکی زۆری پرۆژەکان تەنها عەرزەیەک بۆ وەرگیرا و وەهمی بووە بەڵام ئەوەی کە بە فعلی کاری کردووە و بەرهێنەر کوردەکان بوون ئەمە قسەی خۆیانە حەزەکەم وەکوتم لێ دوانیش لێیان وەربگیرێ لە بەشێکی زۆریانواری کە شارزایان هەیە لە عقاراتە بۆیە لەم ڕوانگەیەوە سوود لە تواناکانی و بەرهێنی کوردی بینرێن لە هەمان کاتە حکومەتی هەرێمیش چاو لەو ئاسانکاریانە بکات کە حکومەتی عراقی ئەیکات وەکو دەعمی بانقی وەکو دەعمی جۆرا و جۆر وەکو ئاسانکاری بۆ نمونە لە هەنێ ڕوانگەوە ئەگینا بە شێوەیەکی گشتی وەکو وتمان لەوانەیە ئاسانکاریەکان لێرە زیاتر بێت بەراورد بە محافظەکانی وەسەط و جنوبی عراقەوە بە شێوەیەکی گشتی ئەمە لە مەجالی عقاراتە گەر بینە سەر مەجالی سەناعەکە ئێمە من خۆم وەکو لێژنەی سەناعە ئەمە قانونێکمان هەیە قانون دەعمی استثماری سەناعی واتە پاڵپشتیکردنی و بەرهێنانی پیشەسازی باشە ئەمەی کە لە پیشسازیە یانی ئەمەی کە هەیە لە ئێستا لە عراقا دووبارە ئەمە با بڵین ئەتوانین بڵین فرسەتێکە بۆ عراق و بۆ بەرهێن و بۆ حکومەتیش هاتۆتە پێشەوە بۆچی یەکەم ئێمە لە مێژووی عراقان نەبووە کە موازنەیەکمان هەبێت بۆ 3 ساڵ بێت باشە موازنەیەکمان هەیە ئێستا بۆ 2023 24 25 ئەمە ئیسفادەکەی چییە استقرارێکی اقتصادی لە عراق و هەرێمی کوردستانە دروست دەکات تۆ بەرچاو ڕوونە ئەڵێن ئەم موازنە هەیە بۆ ئەم ساڵ بۆ ساڵی داهاتووش بۆ ساڵی داهاتووتریش باشە بۆچی ئەمە گرفتە یعنی یا با بڵێن ئەمە شتێکی باشە و ساڵانی پێش و گرفت بوو هەموو ساڵێکە گردیقەت بین موازنە لە کۆتایەکانی یاخود ناوەڕاست و بەرەو کۆتایی ساڵەکەیە لە دوای مانگی 5 و 6ەوە موافقە لەسەر موازنە ئاکرێت و دەنگی لەسەری باری جێبەجێکردنەوە کەواتە تۆ ئیسفادە نزیکی لە چەند مانگێکی بینین دووبارە داخلی ساڵی تازابی هەمان گرفت دووبارە بێتەوە ئێمە ساڵی پار قانون دعمی ئەمنی غەزاییمان هەبوو موازنەمان نەبوو بە قانونێک تێمان پەڕان 25 تریلیۆن تەرخان کرا بۆ سەرفکردنەوەیش دیسان چەند مانگی خێن وتمان ئەگەر بچینە 2023ەوە ڕاستەوخۆ لەبەرەوەی هەموو ئامادەکاریە کراوە لە مانگی یەکە قسە لەسەرواکرا ئەسڵ لە مانگی 12ەیە لە مانگی 12 2022
و دواتر وتمان لە مانگێکی 2023 موافقە لەسەر موازنە ناگرێت بەڵام گەشتە مانگی حوت و ئێستا بە ئێستاشەوە کە با بڵێن ڕێنمایەکانی تەنفیزکردنی لە وەزارەتی دارایی و تەختیتەوە دەرنەچووە باشە بەڵام ئێستا ئەم 3 ساڵ موازنەمان هەیە ئیستقرارێکی اقتصادیە هەروە بەرهێنێ مستەسمەری ریا لە هەر مەجالێکا سێرێکاڵە ئەمە بەرچاوم ڕوونە ئەزانمەوە تەخسیسات کراوە ئەزانم کێشەی موچە و هاوڵاتیان نابێ ئەزانم کێشەی دامەزراندن نابێ ئەزانم کێشەی قەرزە نابێ باشە وە سیعری نەوتی تا ڕادەیەک سابتە ئەمە یەکێکە لە با بڵێن ڕوانگە گرنگەکان دووەم ئەم حکومەتی کە ئێستا هەیە حکومەتی بەڕێز محەممەد شیع سوودانی تەرکیزێکی زۆر گەورەی لەسەر استثماری صناعیە چونکە ئێمە ناتوانین تا مدە الحیات بڵێن عراق تەنها پشت بە نەوت ببەستێ باشە ئەم نەوتە داهاتەکەی تا 10 ساڵیکێ تا 20 ساڵیکێ تا 40 ساڵیکێ تا 50 تا چەندیکێ باشە و ناکرێ وڵاتێکە هەبێت بەرنامەکە و تەنها تا مدەیەکی زەمەنی بێت و دوای ئەوە نەزانی چی بکەیت و ئەم نەوتی کە ئێستا لە بەردەستەیە ئەتوانرێت بەکار بهێنرێت بۆ ئەوەی داهاتوی عراقی بۆ چەندین ساڵ یا سەدەها ساڵ پێ تەسبیت بکرێت داهاتوویەکی سابت و داهاتوویەکی مستەقر هەبێ یاخود بە هەمان شێوەی کە ساڵانی ڕابردووە بوو و ئەمەش کە تەنها ئەکرێت تەها لە ڕێگەی مەسنعەکانەوە کرێت باشە چونکە تۆ لەم قۆناغی کە ئێستا هەیە لە بچووکترین شتەوە لە قەڵەمێکەوە لە لاسیکێکەوە لە جلوبەرگەوە لە پێداویستیەوە لە کورسیەوە هەمووی لە وڵاتانەوە دێتە ئێرە باشە کەواتە چی ئەەکەی ئەمەی سەرچاوەیەکی داهاتی زۆر باشمان لە بەردەستایە حکومەتێکمان لە بەردەسایە کە یا با بڵێن حکومەتێک هەیە کە ئامادەیەکی تەواوی هەیە بۆ استثماری صناعی بۆ گەشەپێدانی پیشەسازی و ئەرز با بڵێن ڕوبەرێکی بەرفراوانی ئەرز هەیە تاکە کێشەی کە لەم قۆناغەیە لەوانەیە دروست بێت کێشەی تاقی کارەبایە کە ئەمیش یعنی ئەچێتە چوارچێوی خاڵبی با بڵێن چوارچێوی استثمار صناعیەکە هەر خودی دروستکردنی تاقە ئەتوانرێ وەکو وەکو با بڵێن دەعمێکی صناعی بیری لێ بکرێتەوە چۆن ئێستا پرۆژەکان زۆرن بەڵام ئایا بۆ نمونە پرۆژەی تاقی شەمسی ئەمە چۆن کاری لەسەرەکرێت پرۆژەی تاقی کارەبا بۆ نمونە لە هەواوە پرۆژەی تاقی کارەبا لەو مەحەتە کارەبا جۆرا و جۆرانەوە من لە ماوەی پێشوە بانکێشت کرابوون لەلایەن سەفارەتی ئەمریکیەوە غورفە تیجاری ئەمریکا هاتبوو یەکێک لەو پرۆژانەی کە هەیەیان بوو کە مۆزوعی لەوانەیە کە قسەیان لەسەرەکە تەقلیدی بوو تا ڕادێک کۆن بوو بەڵام بە ئاسانکاریکی زۆر و بە تاقی کارەبای زۆر زیاترەوە کە کۆمەڵێک محەتەی کارەبا هەبوو باشە کە ئەمە لە ڕووی با بڵێن بە ستانداردی پێشکەوتوتر یاخود بە ئەجیزەی پێشکەوتوتر ئەم محەتە کارەبایانە گازێکی کەمتر سەرفەکە تاقیکی کارەبای زیاترەیە ئەمە بۆچی گرنگە بۆ باقی تری مەسانعەکانی کە بۆچی چونکە تۆ بۆ ئەوەی بەسیترین شتی بۆ نمونە کە گرفتی هاوڵاتیان ئێستا بۆ ئەوەی تۆ بتوانیت گەنج بێکار نەبێ ئەبێ چی بکەیت ئەبێ کاری بۆ بدۆستەوە باش کاردۆزینەوە چییە ئایا تەنها دامەزرانە لە ناو مؤسسەیەکی حکومیە کام گەنجە دابنیشێت تاو نەخێرەمە یەکەم ناکرێت دووەم سوود لە توانەکانی نبینی ناکرێت بۆ نمونە مامۆستایەک تەلەبەیەک پەروەردە بکات تەلەبەکەش بێ بە مامۆستا و ئەویش دووبارە ببێ تەلەبەیە پەروەردکات و واتە سایکڵێکی داخراوە بێت سوود لە توانەکانی ئەو مامۆستایە ئەو تەلەبەیە نبینی بۆ ئەوەی گەنجان سوود هەم لە توانەکانیان ببینی ئەمە یەکەم دووەمیش بۆ ئەوی بتوانێت ئەم کەسە دامەزراندنێ یاخود دەرفەتێکی کارکردنی یاخود سەرچاوەیەکی داهاتیە بێت ئەبێ لە مەجالێکە کار بکات مەجای کارکردنی لە هەموو دنیاە چییە بە ئەوروپاوە بە ئەمریکاوە بە سینەوە کە ئێسامانە وڵاتانە لە ڕووی اقتصاد و زۆر بەهێزن ئیشکردنە لە کارگەیەەکە باشە ئیشکردن لە کارگەیە چۆنە بێ ئەبێت کارگەکە وجودی هەبێت باشە بۆی کارگەکە وجودی هەبێت ئەبێت چی و ئەبێت تاقەیەکی کارەبا هەبێ ئەمە من کە لەگەڵ قۆنسڵی سین لە ماوەی پێشوە دانیشتم هەمانە پرسیارام لێ کرد کە چۆن بتوانین ئەم گەنجانی کە هەیە بێکار نەبن و سوود لە توانای یا لە فکری سین ببینین کە وڵاتێکە ڕێژێکی دانیشتوانی بێشماری هەیە بەڵام لە هەمان کاتە اقتصادێکی هەیە کە پێشی ئەمریکای یاوەتەوە باشە کاتە گرفتەکە لە چیایە ئەوەیە کە با بڵێن یا چارەسەرەکە لە چیایە ئەوەیە کە تەرکیز لەسەر کارەبا هەبێت کە لەسەر کارەبا هەبوو با بڵێن کارەبای 24 ساعتی هەبوو مەسانع تەبێت کە مەسانع هەبوو هەلی کار تەبێت کە هەلی کار هەبوو بژانەوەیکی اقتصادی ڕۆیە ئەو کاتە ئەو لۆدە لەسەر حکومەت و دامەزرانیش نابێت گەنجەکەش یان ئەو کەسش هەم تواناکەشی خاتە گەڕ هەم سەرچاوێکی داهات زۆر باشە دکتۆر بڕیار لە ماوەی ڕابردووە چەندین دۆسیەی گەندەڵی بەهەردەردان و بە فیرۆچوونی پرۆژە بەرهێنەرەکانمان بینی کە هەندێکیان تەنانەت ئاستی جێبەجێکردنیان لە سا سفر بووە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش ئایا چی کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو گەندەڵیانیان لەم کۆربەنەرە داستوری چە بۆی کە ڕوبەڕووی ئەم جۆرە گەندەڵیانە ببنەوە لەم دۆسیانەکە
تەمەەن لەم کۆڕبندانەیە سوودەکەی لەوانەیە ئێمە یەکەم برچاومان ڕوونتر بێت لەسەر خەلەل و کەم و کوڕێکان دوای بتوانین یاسایەکی وها دابنین وەکو تەمەستە ئێمە لە یاسای استثماری دعمی با بڵێن دعمی استثماری صناعی ینی بڕگە هەبووە کە مناقەشەی دوو ڕۆژ ئێستا تاکو ئێستا ینی یاساکەمان دەرنەکردو لە بەرەوەی کۆتا بڕگەمان ماوە کە ئەمە نزیکی مانگێک مناقەشە نەک مانگێ نزیکی سێ مانگێک چونکە ئەم بوو عتڵی تەشریعیشی بەسەرات تێپەڕیوە چەند مانگێکە مناقەشەمان کردووە نەگەشتی نەتیجە ئێمە هەدەفەکەمانەوەی بە تایبەتی لە لیژنەی تجارە و صناعی اقتصاد ئاسانکاریکی تەواتی بۆ مستەسمر بۆ بەرهێن هەبێت باش ئەوانی چ لە مەجای لە هەر مەجالێک ئیشەکەن وەکو بەرهێن بە تایبەتی صناعی بێ یان تجاری بێ و اقتصادی عامی عراق بێ یا کوردستانیش بێگومان بەڵام لە هەمان کاتە ئەمان نێن ئەم هەلانە بقۆزنەوە و تەنها بۆ خۆ دەوڵەمەندکردن و بابەتەکانیان وەهمی بێ یاخود بتوانن پارچەی ئەرزی پێوەرگن یاخود بتوانن ئیجازەیەکی پێوەرگن مەفروضە لە ئەرزی واقعا جێبەجێ بکە بۆ یەکێک لەو بڕگانی کە کارمان لەسەر کردو ئەوەیە کە ئەگەر نەیتوانی لەو مدە زەمەنیە ئێستا ڕاستیکەی وکوتم چەند مانگێکی زۆرە خەریکین بیرم نەماوە بەڵام لەو مدە زەمەنیان نەیتوانی پرۆژەکەی بخاتە باری جێبەجێکردن ڕاستەخۆ لی وەربگرێتەوە ئیجازەکەش و ئەو شوێنشی کە بۆی تەرخانەکرێ بۆ ئەوەی ئەو کەسانی کە یەنە ناو بازاڕی کارەوە یاخود وەکو مستەسمر یەن هەنگاوانن مستەسمری حەقیقی بن ینی لەو فقرەیە من لەوانێت تێبینیم لەسەر پرۆژە یاساکە بەرامبەر هەموو برادران هەبێت کە وتوانە تەنها مستەسمری حەقیقیەوەی کە پێشتر ئیشی کرد بێ نەخێر مستەسمری حەقیقیەوە نیە پێشتر ئیشی کرد بێ ئەبێت دەرفەتیش بۆ ئەوانە بێت کەسێکە کە ئەوێ بێتە ئەو مەجالەوە کار بکات بەڵام وەرە ڕێنمایەکانی لەسەر دیاری بکە جێبەجێ بکە لەسەر باگراوندەکەی قینا ئەگەر کۆمەڵێک شت هەیە تا ڕادەیەکی جازە یا با بڵێن هەندێک مەجال هەیە کەسێکە بێت تەجروبەیەکی بەڵام وەکو کەسەکان هەر کەسێک کراوە بێ بۆ هەموو لایەنێک یا بۆ هەموو هاوڵاتیەک کە بتوانێت وەکو مستەسمر کار بکە بەڵام ڕێنمایەکانی ئەوەندەتون بێ کە بتوانێت یاخودە و زەختی لەسەر بێ کە بڵێ ئەمە ئەگەر جێبەجێ نەکەم یان نیازی نەبێت جێبەجێ نەکە جارێکی کە ناتوانێت داخڵ بێت و سزای یاسایی بەسەرا بدرێت باشە دکتۆر لەگەڵەوەی کە ئەم کۆربەندانە ئەبەسرێت تا چەند لەم کۆربەندەیە کە مادام بۆ خانوبەرە و بۆ پیشەکان زیاتر گفتوگۆی لەسەرەکرێت کار لەسەر ئەوش بکرێت دەستی کاری ناوخۆی زیاتر بێت لە ناو عێراقی ینی بۆ نمونە چەندین کۆمپانیامانە ئێستا لە زۆربەی وڵاتانی چیانە ئەو زیاتر پشت بەکردی تایبەت دەبەستن بۆ حکومەت پرۆژەیە خاتە بەرد ئەمەی خاتە بواری جێبەجێکردنەوە لێرەیە دەستی کاری ناوخۆی زیاتر باسی خانوبەرەکەین ئەگە پرۆژەیەکی سیتی بەڕێوە بچێت چەند گرنگە ئەم پرۆژەیە کە بەڕێوە چێ ئەمە شوێنێکی سەکەنیە بۆ خەڵکەکە لە هەمان کاتیشە چەندی کە سوودی لێبینێ وەکو کارکردن تایە ئەندازیاری خۆمان بەکاربێنین مە بەسە سەرەکیەکەی من دەستی ناوخۆی خۆمان زیاد بکەین واز لەوە بێنین کەسانی بیانی لە دەرەوە بێنین توانێت ئەو سوودمەند بێ لە پرۆژەکان و لە ڕووی مادی و لە ڕووی ئابوووریەوە کە بتوانێت بیباتەوە بۆ وڵاتەکەی خۆی بەڵێ بێگومان ینی ئێمە ئەگەر سەیری سەردانی هەر وڵاتێ بکەین لە وڵاتانی کە بینایە کە بینین کە بە سەر شوڕمانەوە سەیریەکەین ئەمە بەرهەمی قتاعی خاصە بەرهەمی مستەسمرێکە و بەرهێنێک کە ئەنجامی داوە نەکی حکوومەتەکە باشە لەم ڕوانگە بێگومانە بێ وە بەرهێنەرەکانی ئێمەش و ئاسانکاری وهیان بۆ بکرێت و لە هەمان کاتە هەوڵەکانی خۆشیان لەو ئاسایە بێت باشە بەڵام ئەم بابەتەوەی کە کرێکاری تەنها بیانی احتیمادی لەسەر کرێمە یەکێکە لە گرفتەکان بۆچی تۆ لەوانەیە کرێکارێکی بیانی بێ بەراورد بەو سەرچاوە داهاتی لە وڵاتی خۆی هەیەی $200 $300 ئەیاتێ ئەمە بۆ ئەو داهاتێکی باشە و بەشیەکات شوێنی مانەوە و شوێنی با بڵێن خواردنی فراهەم کراوە ئەم $200 با بڵێن بەشی ژیانی لەوانێ بەشی ئەو بکات کە بۆ ماڵ و مناڵیشی بنێرێتەوە باش بەڵام مەفروض جارە بە یاسا ڕێک بخرێت بۆی ئەو ڕێژەی تا چەندێک ڕێگە پێدراوە بێ کرێکاری بیان و بەکاربێن چکە ناکرێت تۆ و بەرهێنێک کارەکات و با بڵێن لە مەجای خانوبەرایەوەکو جەنابتەڵێ زەویەکی بەرفراوان وەرەگرێت و ئەمە خانووی لەسەرکات و بێگومان ئیسفادەیەکی زۆر باشەکە بەڵام بڵێن نە ئەمە احتیمالی تەواویم لەسەر کرێکاری بیانی مەفروضە ئەمە ئەگەر تاکو ئەو کاتێ گەر یاسایەکیش دەرەچێت مەفروضە لە شاروانیەکانەوە ڕێنمایەکان یاخود بە بڕیار لەسەریان ئیجبار بکرێت کە ئەمە لانی کەم مەفروضە لە 150 مینیموم یان لە 170 بۆ 80 کرێکار و یاخودەوانی کە کارەکەن هاوڵاتی هەرێمی کوردستان بن باشە یاخود هاوڵاتی عراق بنەوەی کە بنسبەت عراقەوەی بنسبە هەرێمی کوردستان و مەفروضە موچەکەشی ینی ئەو بیانوە نەهێنرێتەوە چکاوەی ئێمەکی بیستینە و بیانوێ
ئەو کاری کە کرێکارە بیانەکەی کا کوردەکە نایکە بەڵێ کوردەکە نایکە لە بەرەوەی تۆ 400 ئەو 400 بەشی سەرچاوی ژیانی ناکە ئەو مەفروزە لە هەمان کاتە بەشی ئەوەی فراهەم بکرێت یا سەرچاوی داهاتەکەی مەفروزە سندیکای کرێکاران تەنسیقێکی تاواتیان هەبێت لەگەڵ یاخود دزەختێکی وها بکەن لە شارەوانەکان لە محافەزە لە قسەمان جارە لەسەر حکوومەتی خۆجێ ئەو کات دواتریش حکوومەتی هێرێم یا حکوومەتی عراقی لە ڕێگەی محافظەکانەوە وەوەی کە لەسەر ئێمە بێ مەفروض لە داهاتووە لە ڕێگەی سندیکاکانەوە پرۆژەی یاسایەکی وهادا بنین کۆکو جەنابەوتە ئەم دەستی کاری ناوخۆیە نەبڕدرێ بەڵکو هاوکاری بکرێەوە دەعم کرێەوە لە هەمان کاتە بە پارەیەکی وها کە بەشی سەرچاوی ژیانی خۆی بکات چونکە دیقەتی بین ئێمە کە باسی وڵاتانی ئەوروپاکەین کە هاوڵاتیەکی عراقی ئەڕوات سێرەکە تەنها وڵاتی عراقیەکە نییە کە کرێکارێکاکات لەوانەیە هاوڵاتی وڵاتەکە خۆشیەتی بۆچی چونکە سەرچاو داهاتەکە واکات کە بەشی کرێخانوێکات بەشی هاتوچۆیەکە بەشی مەصرفی خۆیەکات و لێشی مێنێتەوە بەڵام بەراوردیکە بێرە کە کرێکارێک یان ئەوانی کە وەکو کرێکارێکی گرێبەست لە مەجالێکی یا بە بڵین لە خانوبەرەیە گەر مودەیەکی زەمەنیش کار بکەن جگەلەوەی کە ئەمە هیچ زمانێکیش نایە بە کرێکارەکە دوایەوە ئەو پرۆژێ تاوا بێتتر تاو ئەو هیچ دەرفەتێکی کەی نییە هیچ بیمەیەکی بێکاری وەرناگرێت لە مودە زەمەنی دوایەوە جگە ئەمانی کە ئەبێ بە یاسا چارەسەر بکرێ مەفروزی شەوەکوتم ئەو سەرچاوی داهاتە بەراورد بکرێت ئایا بۆ داهات هاوڵاتیەکە گەر کرێکی بێت و مەصرفی خواردن و مەصرفی هاتوچۆ بەشی ئەوەشی کە بێگومان سەیڤینگێکی هەبێت شتێک بتوانێت کۆ بکاتەوە چەندێکە و لەسەرەوە کەمترین ڕێژە دیاری بکرێت زۆر باشە لێستا کۆچێکی پێچەوانی و بەرهێنەران هەیە لە هەرێمی کوردستانەوە بۆ ناوچەکانی ناوەڕاستی عێراق و باشووری عێراق ئەمە بۆ ئەوە ناگەڕێتەوە لەوەی کە ئەوان هاندانێکی دارایی باشتریانەکەن یا ئەو قەرز و قیسەی کە لەوێ پیانێن تاکوتوان پرۆژەکانیان بە شێوەیەکی باشتر بە ئەنجام بگەێنن بەڵێ بێگومان ئەوەی کە هەیە ئێستابین وکوتە مستثمرێکی زۆرە بینین لە بەخا لە بەعام حافزەکانی وەسەط و تاڕادێک لە جنوبی شەکە هەیە ئەمە لەوانەیە پەیوەندی بە دۆخی دوای 2014 هەبوو بێت کە وەکوتم ئەو پشتکردنە حکوومەتی ناوەندی و هەوڵدان بۆ سیاسەتێکی سەر بەخۆی نەوت و پشت بەستن بە وڵاتی تورکیا ئەمەوای کرد اقتصادی هەرێمی کوردستان لاواز بێت تاوای لێ هات مستثمرەکان ینی کە ئەیانەوێت کارکەن ڕوو لە حکوومەتی با بڵێن لە وەسەط و جنوبی عێراق بکەن بەڵام لەمە دووە دەرفەتە و فرسەتە بۆ گەڕانەوەیان باشە لەبەرەوەی ئێمە موازنەی 3 ساڵمان هەیە و اقتصادی هەرێمی کوردستان بە پێی ئەو پێشبینیانەی کە ئێمە با بڵێن لێکدانەوەمان بۆ کردووە اقتصادی هەرێمی کوردستان بژانەوەیکی باش بەخۆیەوە ئەبینێت و لە هەمان کاتە مەفروزە بۆ بەرهێن تەنها بیر لە قازانج نکاتەوە بەڵکو بتوانێت ئەو شوێنی کە تایەتی تایە خزمەت بکات باشە چکەوە بەرهێنێکی زۆرەوانی کە ئێستا لە بەغدا کارەکەن لە سلێمانیەوە یاخود لە هەرێمی کوردستانەوە توانیوێنە خۆیان پێ بگەن تا ئەو ڕادێکە بچنە محافزەکانی وەسەط و جنوبی عێراق بۆیە ئەمە بەشێکی ئەمە لە با بڵێن لەو ڕوانگەی کە وەکو ئەرکێکی ئەخلاقی لە ڕوانگەیەکی ئەو مەفروزە بە هەمان کاتە لێرە ئاسانکاری وها بکرێت کە تەنها مستثمرە کوردەکان ناکە بگەڕن بەڵکو مستثمری تری عراقی بێن لێرە پرۆژی و بەرهێنان پرۆژەوە بەرهێنانی خۆیان ئەنجام بن و وەکوتم ینی هەم ئاسانکاری و هەم ئەوەی کە لێرە با بڵێن تەسیلاتێکی زیاتر هەبوو لە ماوەی ڕابردووە زیاتر شەبێت لە داهاتوە باشە کاک برا لەگەڵ ئەوەی کە وە بەرهێنەر کە بتوانانی زیاتر بتوانێت پرۆژی باشی هەبێت و بتوانێت کاری باش بکە تا چەند گرنگیشە لەلایەن حکوومەتەوە کەرتی گشتی و ئاسانکاری بۆ بکرێت لە ئەمڕۆکانە چکە زۆر جار جۆمان لێ بۆ کەسێک ویستێتی پرۆژێکی زۆر جوان بۆ شاری سلێمانی ئەنجام ئەمە نەک ئەستەمیان خستۆتە بەردەمی لەم دام و دەستگای بۆ دام و دەستگایی کە ئەمە زەریبیان لێ ئەمە لە زاری خۆیانەوە وای لێ هاتووە واز لە کارەکە بێنێ کەواتە لێرە ڕۆڵی حکوومەت چییە کە بتوانێت ئاسانکاری بۆ بکە بەڵام ئاسانکاریەکەش لە هەمان کاتا چاودێری شەبێ بەسەری بۆ لەبەرەوەی زۆر جار زۆر کەسە بۆ بینیمان لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان بۆ نمونە پارێزگای هەولێر پرۆژێکی زۆر گەورەی کردوێتەوە بەڵام بۆی هۆکارێکی سروشتی و بارانبارینێکەوە پرۆژەکە هەمووی ڕۆشتووە چکە کوالەتی نەبووە و چاودێری لەسەر ئەم دوولایەنە چەند گرنگە کە حکوومەت چاودێری بکە و لە هەمان کاتیشە ئاسانکاری بۆ بکات بێگومان ئەوەی کە بڵێن ئەرکی سەر حکوومەتە وەکوتم هەم ئاسانکاریکی تاو لە هەمان کاتە مەفروزە لە پەرلەمانی کوردستانیشەوە لە داهاتووە ئەوەی کە پەیوەندی بە کوردستانەوە بێ قسەی لەسەر بکەین کۆمەڵێک
یا با بڵێن پرۆژە یاسایەکی وها بخرێتە گەڕ بە تایبەت بۆ مەجای وەبەرهێنان و بە تایبەت بۆ ئەوەی کە جەنابە باسیەکەیت ئاسانکاری بێ بەڵام ئاسانکاریەکە لەسەر حسابی پرۆژەکە نەبێت لەسەر حسابی کوالتیەکەی نەبێت لەسەر حسابی ئەوە نەبێت کە تەنها بیر لە خۆ دەوڵەمەندکردن بکاتەوە و لەسەر حسابی ئەوە نەبێت کە تەنها پرۆژەیەک بێت و بەرزی بکاتەوە و هاوڵاتیان دوجار چکە من پرۆژی لەو جۆرەمان زۆرە ینی بەشێک لە پرۆژە سەکەنیەکان کە من بە حکمیەوەی هەم وەکو نوێنەری پارێزگای سلێمانی و بە تایبەتی با بڵێن وەکو محافظەی سلێمانی و بەشی پرۆژە سەکەنیەکانە کەونە ناو شاری سلێمانی و بینن کە ڕۆژانە کۆمەڵێک گرفت هەیە کە ئەمانە ئەنجامی ئەوەیە کە وەبەرهێنەکە لەوانەیە بە تەماحێکی زۆرەوە تەنها بیری لە داهاتەکەی کردوەوە دوای ئەوە پرۆژەکەی بەجێهێشتووە بۆیە گرنگە حکوومەتی هەرێمە چاودێری بکات و گرنگە دوای کاراکردنەوەی پەرلەمان یاخود دوای هەڵبژاردنەوەی پەرلەمان زۆر بە تەرکیزەوە چونکە وەکوتم ئەم مودە زەمەنیە فرسەتێکە بۆ بنیادنانێکی اقتصادی بەهێز بۆ ئەوەی کە پرۆژە سەکەنیانەی کە هەیە گەشەی پێبیرێ بەڵام لە هەمان کاتە بە دراسەش بکرێت ئەمە هەمووی کاری ڕاستەکەی گەر لێ وردبینەوە بە تایبەتی بەنسبەت کوردستان و کاری پەرلەمانی کوردستانە کە دراسەیەکی ورد بکات لەسەر ئەم پرۆژە سەکەنیانەی کە ئەکرێت واتە بەراوردی کەم ینی ئێمە لە مەجای طبیە شتێکمان هەیە تۆ بەراوردیەکەیت بۆ هەر پزیشکێک چەند بە پێ ڕێژەی ئەو پزیشکانەی هەیە لەگەڵ ڕێژەی دانیشتوان با بڵێن چەند دانیشتوان یاخود چەند هاوڵاتی پزیشکێکی بەرەکەوێت بۆ نمونە ئایا 100 ئایا 1000 ئایا 50000 و بەپێی ئەو ڕێژەی کە دەرەکەوێت کە ئایا تۆ لە ئاستی با بڵێن بە تایبەتی کە لە مەجای طبیا بێت تۆ ڕێژەی پێویست کادری پزیشکیت هەیە بۆ خزمەتکردنی کۆمەلگاکەت یان ڕێژەی زیادە هەیە یان ڕێژەی کەمەیە بە هەمان شێوە با بڵێن دراسەیەکی وها بکرێت لەسەر مەشروع سەکەنیانەی کە ئەکرێت ئایا تەنها وەبەرهێن تەرکیزی لەسەر مەشروعی سەکەنی بێ یان چەندین پرۆژەی جۆراوجۆر هەیە کە توانێت پەرەی پێبە تەنها با بڵێن ئەم پرۆژە سەکەنیانەی کە بەم ڕێژەیە دروستەکرێت کە ئێستا هەیە پێویستە دراسێکی واکراوە ڕێژی دانیشتوانی سلێمانی چەندێکە و بۆ داهاتوو چەندێکە بێت چەندێ زیادەکات ڕێژەیە و هاوڵاتیانی کە لە کرێیان یاخود خانووی خۆیان نیە چەندێکە چکە تۆ بە نەتیجە لەسەر خواستەمانە دروستەکرێت گەر لە پڕ خواستەکە دابەزێت لە پڕ خواستەکە نمێنێت یعنی ئەمە شتێکش نییە بڵین لە پڕ نامێنێت بەڵکو کە تۆ خواستێکی زیاتر یاخود ئەوەی کە هەیە بەرهەمێکی زیاترە خەیتە ڕوو و لە خواستەکە زیاترە ئەو کاتەکە خواست لەسەری نامێنێەوەشی کە هەیە نرخەکەی دابەزێت واتەمە پێویستە دراسەیەکی وردی لەسەر تاو لە بەردەما بەڵێ بێگومانەمانە هەمووی پێویستە تەنها لە پەرلەمانی شونا لە شارەوانی و لە حکوومەتەوە دراسەیەکی وردی لەسەر بکرێت لەسەرەوە یەکەم پرۆژە سەکەنیەکان لەکوێ بکرێت و تا چ ڕادێک بکرێت و ئایا تەنها ئەو ئەرزانی کە دابین دەکرێت بۆ وەبەرهێنان تەنها تەرکیزیان لەسەر پرۆژەی سەکەنی بێ یاخود پرۆژەی جۆراوجۆرەیە کە تا کوێستە بیری لێ نەکراوەتەوە زۆر باشە لە ماوەی ڕابردووە دەستی وەبەرهێنان بەڵێنی دا و دڵنیایی ئەوەی داکار وەبەرهێنەرێک ئەگەر سەرپێچی بکات یاخود لەو کاتێک کە بۆی دانراوە ئەو پرۆژەی ئەنجام نات و تەواوی نەکات ئەو مڵکانی لێ ئەسەنرێتەوە لە ئێستا ئەو پرۆژە یاسایە کراوەتە جێبەجێکردنیان هیچ وەبەرهێنەرێک هەبووە کە پرۆژەکەی لێ وەرگیرا بێتەوە ئەزین لە بەتایبەتیەوەی کە پەیوەندی بە کوردستان و یان پەیوەندی بە عێراق من لەگەڵ کاکسالار چ لە عێراق و لێرەش لەگەڵ مامۆستا عەزیز یعنی قسەم لەسەرم بابەتانە کردووە کە ڕێنمایەکان بەتایبەتی بۆ بەرهێن ڕاستە تەسیلات هەبێ بەڵام لە جێبەجێکردنە چاوپۆشی نەکرێت باشە و لێپرسینەوەی تەواتی بکرێت ئەوان لەسەر ئاستی ئەوەی کە دەستەی وەبەرهێناون لەسەر ئاستی چ شارەوانەکانیان حکومەتە خۆجیەکان چه محافظە و لەسەر با بڵێن لە ئەو فیانەی کە بەرپرسن لەو مەجالە و ئەوەی کە گرنگە لە ماوەی ڕابردووە چەند بابەتێک هەبوو لە عێراق من هەوڵم بۆیە لە کوردستان تاکوسە لە کوردستان نەچۆتە بواری جێبەجێکردنەوە یەکێک لەوانە ئەوەیە کە من بۆ ئەو بابەتەش هەر لەگەڵ جێگری ڕئیسی هەیە ئیستیسماری عێراق کاکسالارەکە قسەم کردووە لەگەڵشی دانیشتووم و لەگەڵ مامۆستا عەزیز دووبارە قسەم کردووە لەگەڵ چەند لایەنێکی کەش بۆ ئەم بابەتە قسەمان کردووە ویشەوەیە بۆ منە پرۆژە سەکەنیەکان لە عێراق کە هەبوو و دوایەوەی کە ئەم کێشی بانقی با بڵێن سعری دۆلار بەرامبەر بە دینار بەرز بنەوە ڕوویە قەرارێکی وەها دەرکرا لە عێراقەوە کە
ئەو پارەی لە هاوڵاتیان وەرەگیرێت بە سعری بانکی ناوەندی بێ دۆلار بۆ نمونە ئەگەر مانگانە $1000 هات ئەم $1000 بە 132,000 با بڵێن بۆ $100 لێگیرێتەوە بەڵام لێرە ئەوەی کە بینیمان دەستەی وەبەرهێنانی با بڵێن هەرێمی کوردستان نەیتوانی ئەم هەنگاوە بە تەواتی بنێ و ئەوەی کە هەیە کۆمەڵێک وەبەرهێن بە جۆرە لە جۆرەکان وەکو خێرخوازی وەکو پیاوەتی یا وەکو مارکتینگی پرۆژەکەیان ئەماکەن کە ئەمە لە کاتێکە واقع وایە کە ئەمە بکرێ بە ئیجباری بەڵام لە هەمان کاتچە ئەو وەبەرهێنانە بتوانن ئەو کشتومەکەی کە ئیکڕن یاخود ئەو پێویستیانی کە یانە لە ڕێگی بانکەکانەوە بەو سعرە مەدعومە یاخود بەو سعری بانکی ناوەندی بێت سعری مەدعوم بەو سعری بانکی ناوەندی بێ ئەمە لەوانەیە پەیوەندی بە چیەوە بێ پەیوەندی بە کەم و کوڕی حکومەتی هەرێمەوە بێت کە پرۆژە و بەرهێنەکان پرش و بڵاوە کە تەنسیقێکی تاواتی لەگەڵ بانکەکان نییە و بانکەکان لینکی تاواتیان بە بانکی ناوەندیەوە نییە بەڵام لە عێراقا سێرەکەین ئەمە جێبەجێکرا ئەمە لە هەوڵین و بۆەوەی لانی کەم ئەم بابەتە هەر ئەسڵەن مامەڵەکردن بە دۆلارەوە نەبێت مامەڵەکردن ئەسڵەن بە دیناری عراقیەوە بێت یەکێک لەو نقطە پۆزیتیڤانی کە لە عێراقا باسیەکەم کڕین و فرۆشتنی خانوو بە دینارە ڕاستە پرۆژەکەنیەکان تا کوێستش باسی قستەکەن بە دۆلار بەڵام ئەو دۆلارش مەجبورە و پێویستەوە هەرواشە کە بە سعری بانکی ناوەندی لیان وەرەگیرێ مەفروزە لە داهاتوو ئەمە من لە کۆنگریکی ڕۆژنامەوانیش ئاماژەم پێیەوە مەفروزە کڕین و فرۆشتنی خانوو زەوی قستی شوقە پێشکی شوقە هەموو ئەمانە بە دینار بێت کە تۆ سەرچاوی داهاتووە دراوی ڕسمی دینارە کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل مەفروزە هەمووی بە دینار بێت واتە هەموو جۆرە کڕین و فرۆشتنەکانەوەی کە ئەچێتە چوارچەوەی مامەڵەیەکی ڕۆژانی کڕین و فرۆشتن لە هەر مستەوایەکە بێت مەفروزە بە دینار موچەکەش دینارە لەبەرەوەی ئێمە دراوی ڕسمیمان دینارە و بۆ ئەوەی با بڵین قورسایی ئەم دینارە بێڵینەوە ئەبێ مامەڵە بە دینارە بکەین ئاسایی ئەگەر لە بابەتێکە کە تۆی لە ڕێگەی بانکە و کەشتێک کڕی لە شوێنێک لە وڵاتێکی کێوە و کاتە بۆ سیارا شکێنرێتەوە لە بانکی ناوەندیەوە بەڵام ناکرێت لە ڕۆژانی ژیان چکامە لە هیچ شوێنێکی دنیاە ینی لە هیچ شوێنێکی دنیاە بە تایبەتی بڕۆیتە ئەوروپا مامەڵە تەنها بە یۆرۆکەوە کات دێت بە دۆلارەکەەوە نایکە لەبەرەوە بێ دۆلارەکە بەرامبەر با بڵێن یۆرۆکە بشکێنیتەوە کە لە کاتێکە لەوانەیە تا ڕادێک سەری ئەوان سابت بێ وەڵام سەری ئێرە سابت نییە سەرچاوی داهاتی ئێرە هەمووی با بڵێن سەرچاوی داهاتیەوان لەوانێ بەشێکی زۆری کە شەریکاتی ئۆنلاین و شەریکاتی با بڵێ یا ئۆنلاین مارکتینگ و یان ئەوانی کە لە ماڵی خۆیانەوە کارەکەن لەوانێ سەرچاوی داهاتەکەیان بە دۆلار بەڵام نەخێر هەموو کار و یاخود هەموو کڕین و فرۆشتنێک بۆ دراوی وڵاتی خۆی وات دەسەکانە خۆش بێ دکتۆر جان سپاس بۆ ئامادەبوون بە هیوای ئەوەی کە ئەم کۆربەندانەوە ئێوەش بتوانن لە ئەنجومەن نوێنەران هەمیشە لەسەر ئەو پلانەی کە بڕیارە لە خزمەتی هاوڵاتیانە لە خزمەتی وەبەرێنانە بە شێوەیەکی باش توانن زیاتر خزمەت بکرێت و کار و پرۆژەکان بچێتە بواری جێبەجێکردنەوە دووبارە سپاس بۆ